سڵاتان لەبێ دازم لەم وانەیە باسی توین ئەکسیال کێبڵ دەکەیت. کێبڵی دوو ئەکسیال جۆرێکە لە کێبڵی مس کە بەکاردێ بۆ گواستنەوەی زانیاری بە خێراییەکی بەرز وە لە مەودای زۆر کووردە. زۆر جار لە ناو ناوەندەکانی داتا بەکاردێ، یعنی لە داتا سنتەرەکان، بە تایبەتی بۆ پەیوەندیەکانی ئینتەرنێتی دەگێگا یاخود چلگێگا و هەروەها بە چینێکی عەزلی قەڵغانکراو کێبڵەکە داپۆشراوە. وەکو گوتمان هەموو کێبڵێک پێویستە شیلدێک یاخود فۆیلێک لە دەوروبەری کێبڵەکە بێت تاکو و کاریگەری کارمکناتیزی کەم ببێتەوە، واتە سیگناڵەکە بە شێوازێکی باش بڕوە. بۆیە لەو کێبڵە چونکە ئێمە داتایەکی یەکجار زۆر دەگوازینەوە، بۆیە پێویستە شیلدەکانمان زۆر بێ. لێرە تۆ فۆیل شیلدت هەیە و هەروەها برەیدت شیلدت هەیە، چینی پلاستیکی دەرەوەی کێبڵەکەت هەیە. باشە بایستە بینە سەر داک. داک چییە؟ داک جۆرێکە لە کێبڵی توین ئەکسیال کە پێشوەختە وایر کراوە لەگەڵ پەیوەستکەرەکانی کە لە هەردوو سەریدا هەیە، واتە پێویستت بە دانانی نییە. بەکاردێ بۆ بەستینەوەی ڕاستەوخۆی دوو ئامێر وەکو سویچ و سێرڤەر. بایستە کەمێک دوور بکەوینەوە لە بابەتی نووسرا و پێناسە با بە شێوازێکی کورد بۆتان باز بکەم کە ئەو کێبڵە چییە. زۆر بە ئاسانی کاتێک ئێمە دەڵێین ئەو کێبڵە بەکاردێ بە زیاتر بۆ ناو وەیڕاکەکە، واتە تۆ کاتێک سێرڤەرەکانت ئامێرەکانت لە خواری یەکتر دەبن لە ناو هەمان ڕەک، ئەو کێبڵە بەکاردێ بۆ ئەوەی بۆ نمونە ئامێرەکان کە لەگەڵ یەکتری دایان بەستیەوە دەتوانی بەکاریان بی، واتە پێویست ناکە تۆ کۆنێکتەرەکان ببەستی. باشە بەکارهێنانی ئەوەیە سویچەکان بە یەکتر ڕەبط دەکەی لە ڕێگای ئەو کێبڵە. هەرچەندە ئێمە بەدیلێکی باشترمان هەیە، ئەویش کێبڵی فایبەر ئۆپتیکە، بەڵام ئەو کێبڵەش بەکاردێ. لەوانەیە هەندێک ئامیری سویچ پێویستی بۆ جۆرە کێبڵە بێ دەتوانی بەکاری بینی. و هەروەها کاتێک دەڵێین باشە بۆ پەیوەستکردنی ڕاکی ناوەوەی داتا بێکەوە، واتە تۆ وەکو لە موێنەیە دیارە ئەوە پێی دەڵێن ڕەک، ئەو شوێنەی کە تۆ سێرڤەرەکان و سویچەکانی لێدادنەی. کاتێک دەڵێن باشە بۆ ئەوەی ئامیرەکان لە ناو هەمان ڕاک بێکتر ببەستیەوە، یانی دەتوانی ئەو کێبڵە بەکاربینی کاتێک دەتەوێت ئامێرێک لەسەرەوە ببەستی بە ئامێرێک لە خوارەوە یاخود بە عەکسی. باشە یانی کێبڵەکە وەکو گوتم مەودایەکەی زۆر کورتە، کەمترە لە 10 متر، دەتوانن بڵێن کەمترە لە 8 متریش، چونکە ئەگەر ئێمە لە 10 متر زیاترمان هەبوو بمانەوێ ئەو سێرڤەرانە ئەو سویجانە کە لە ناو هەمان شوێنن یاخود لە ڕاکی جیاوازن، دەبێت ئێمە کێبڵی فایبەر ئۆپتیک بەکاربینین کە لەوانەیە دوای 4-5 جوانەی داهاتوو پاش تەواوکردنی بابەتی کێبڵی تویستت پێر ئێمە باسی فایبەر ئۆپتیک دەکەین. هاوڕێیانەوە زەنگشتە کۆتایی ئەم وانەیە کە باسی توین ئەکسیال کێبڵ ما کرد. هیوادارم زۆر باشی لێ تێگەشتبن. وانەی داهاتووەتان بینمەوە. خوداتان لەگەڵ.